ئێستا پلانێکی تەواوی نەبووە پارەیەکی زۆری هەبوو بەڵام پلانێکی تەواوی نەبووە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە بەڵام خەڵک کەم تەرخەمە لەو وارەی کە وەک حکوومەت کە خەتای هەبوو خەڵکیش خەتای هەیە خەڵک وا دەزانین تۆڵی لە حکوومەتی دەکاتەوە کارەبا زۆر سەرف کرد ئەگەر هیتەرێکی زیاد بێکرد بێگومان کارەباکێ بەکاردێنن بە شێوەیەکی زۆر خراپ زۆر پێم خۆشە ئاواتەکانی وڵاتم بێتە جێ لە بچووکترین شتەوە کە کارەبایە جادە ڕێگە و بان هیوادارم بە زووترین کاتە و تشانە چارەسەر بکرێتن چونکە وڵاتی خۆمان لەگەڵ وڵاتە جوانەکانە بە کارەبا بە خزمەتگاریەکان جوانتر دەبێت و هیوادارم دەسەڵات بە هەموو شێوەکەوە بۆ خەڵک خزمەتگوزاری بکەن. کارەبا مافێکی تایبەتی هەموو هاوڵاتیەکە لە کوردستانە کارەبایەکی هەبیدن بۆ سۆبا بۆ هەشتێ بۆ کارەباییکە بەکاری دێنین بەڵام لە کوردستانی خۆمانە لە کاتێکا خۆمان بێ کارەباین کە سێرەکەی چەندین کارگەی گەورە دروستکراوە بۆ تایبەت بە کارەبا بەڵام هیچ کارەبای بۆ خۆمان نییە نمونەیان ئەستین پاوەری کەورگۆسە یان چەندین دانەیتر کە لەسەر ڕێگای گوێر و نازانم کوێ هەیە کەچی هێشتا کارەبایکی مەزبوطمان نییە. ئایا ئەمە خەتای حکوومەت نییە لە کاتێکا گاز نەوت هەموو شتێکمان هەیە